بینەرانی خۆشەویست ئێستاش لە لای یەکێک لە کەسایەتیەکانی گەڕەکی عەرەبانین کە لە باو و باپیرانیانەوە لێرە ئەژین ئێستاش هەر لەم گەڕەکەیان خۆیان ئەنجا لەگەڵ ئەوەشها لە کۆنیشدا و لە ئێستاشدا مختاری ئەم گەڕەکەیە. سڵاو لەبێ سەلاو لە تۆش بەخێر بێن سەد چاوان بەتانە ئەمەوێت باسیەوە بۆکەی کە تۆت لە باو و باپیرانمانەوە من لەم گەڕەکەیان و بۆ مختاری ئێرەشی بەێ ئەمێ باسی مێژووی گەڕەکی عەرەبانم بۆ بکەیت. بەێ مێژوەکەی لەگاتەوە سەتا ینی بلێم 200 ساڵیش پێشترە گەڕەکی عەرەبان لە دوای قەڵات گەڕەکی عەرەبان دروستکرایە. گەڕەکی عەرەبان مێژوەکەی یعنی بلێم 100 ساڵ زۆر لە مێژەیە گەڕەکی عەرەبان. ناوەکەی لە چیەوە هاتووە؟ گەڕەکی عەرەبان ناوەکەی لەوەی هاتووە چەند عایلەکی عەرەب هاتینە ناو گەڕەکی عەرەبان ناوەکەی لەوەی هاتیە بوویتە گەڕەکی عەرەبان. بەڵێ باشە تۆ حەز ناکەن ئەو خەڵکانی کە لێرەژین حەز ناکەن وەکو چۆن ئێستا قەڵای هەولێر هەیە نۆژەن کراوەتەوانێ گەڕێکی عەرەبانیش بە هەمان شێوان نۆژەن بکرێتەوانێ و ژیانی تیا بەردەوام بێ. بەێ تەواو قسەیت گەڕەکی عەرەبان ئێستا بەرنامەی لۆ دەرچووە لە گەڕەکی عەرەبان حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری هەولێر گەڕەکی کنباتەی پێدر لە باتێڕا لۆ زادی سوستان مزەفەر تعمیری لۆ دەرچووە لەو ماوەی ئیشاڵە تعمیری دەکەن و ژۆن یۆرەکە ئینشاءالله بەێ خەڵکیشی لەناو مایە ئێستاش خەڵکی ئەژی مەجموعە ماڵەشی ناو مایە تقریبان 6 ماڵەی تێدا مایە 6 ماڵی تیامە 6 ماڵی تێدا مایە و لە ناویشی لە هەزار تێدانە هەیە خۆی تەیە کرێسیە ناوی مایە. ڕاستە ئەنجا من ئەمە پرسیارەوەت لێکم تۆکو مختاری ئەم گەڕەکە کە لە کۆنیشان مختار بووی چ شتێکت کردو بۆ گەڕەکی عەرەبان؟ بەێ ئەمن وەکو مختاری خۆم تقریبا 300 ساڵە پێشەوەی برام و بە ڕەحمەدی وەفاتی کرد لەگە مردینگۆ بەڵام ئەوەی وەختی من کرایە زۆر شتم کردینە ئیشاڵە تەقسیرم نەکردی لۆ گەڕەکەی شتی باشمان کردی وەکو چ شتێک بۆ مەسایل کارەبایەکمان تێک دەچی مەزاریەکمان دەگیرێتن کێشەی بەلەدیەی دروست دەبی کێشەی خەڵکانەکەی دروست دەبی ئەم دەگەم لۆیان چارەسەر دەکەم مختاریش ئەوەی ئیش کارەکانی لەوەی گەورە ئیشی گەورەش ئەو ئیشی حکوومەتە حکوومەت بخۆی دەزانی و چارەسەر دەکاتن. زۆر سپاس دەکەم زۆر لە کاتمان گرتی خۆشحاڵ بوون زۆر بەڕێزن بەخێر بێن تەمەند درێژ بن. خۆشەویستان ئێستا شار لە گەڕەکی عەرەبانین ئەنجا لێرە گەرماوێکی لێیە بە ناوی گەرماوی عەسری کە لە ساڵی 1950ەوە دامەزراوە لێرە و دروست کراوە هەتاوەکو ئێستاش کاری تێداکرێت ئەنجا ئێستا منەمێ بچمە لای خاوەنەکەی و هەنێک گفتوگۆی لەگەڵاکەم لەگەڵ ما بن. سڵاوت لێبێ زۆر سپاس دەکەم تۆ خاوەنی گەرماوی عەسری ڕاستە وەکەوەی کە لەسەریشی نووساوە لە ساڵی 1950 ئێرە دروست کراوە چۆنە هەتاوەکو ئێستا بەردەوامە؟ واللهی ئەوە دەگەڕێتەوە بە لۆماندووبوونی خۆم بەڵێ احتیمام پێدایە و نەمهێشتیا لە ناو بچی. ڕاستە لەکەیەوە لەم گەڕەکەیە لە گەڕەکی عەرەبانە لەکەیەکەوانێت لێرە دروست کراوەم گەرماوە 57 هەر لە 57 لێرە بووە. باشە ئەمە باسێکی گەڕەکی عەرەبانم بۆ بکەی کە مێژووی ئەم گەڕەکە چۆن بۆ ئەو ناوەی لە چیەوە هاتووە؟ بە خودای ئەوە لە تەمەنی من نییە نازانم بەس قەدیمە کە لە هەولێر گەورە بووە یەکەم گەڕک ئێرە دروستکرا لە قەڵاتی هاتی نەخوارێ ئەو سەبر گەورە بووە لەگە هەولێر گەورە بووە ئێرەش دروستکرا پێما بە ئێستا بڕیاریەوەش دەرچووە کە نۆژەن بکرێتەوانێ تا چەند بۆ بڕیارە دڵخۆشن؟ بە خودای ئەمە دڵخۆشین بەس تقریبان 15 ساڵە کە تێک چووە ئیشی مەی ڕاگرتیە ئەوجێ ئێستا ئەگەر بەتەمای خۆی ئیشاڵڵا شتە چی بکەن. وەک ئەوەی کە تۆ لێرەیت ئێستا ژیان ئەکرێت ناو ئەم گەڕەکەیە؟ کەم تقریبان 6-7 خانومایە یعنی 6 خانوو لێرە ئێستا هەر ژیانی تێداکرێ یاخود ڕاستە ئەو خەڵکانەی کە هێن سەردانی ئێراکەن خەڵکی گەڕەکی ئێرەن یان بۆ ئەوانەی لە کۆنا لێرە بوون ئێستا ژێنەوە بۆ گەرماوەکەی بەڕێزە سەردانی کەوتنەوە هەر بەیادی جاران و اختیارەکان زۆری دێن گەنجەکان تقریبان پێنازانن ڕاستە بەس اختیارەکان هەر ئەوانی قەدیم هەر ئەوان دێنەوە ئیناو بازاڕی مسافر ئەوانە دێن. باشە ئەمەوێ باسێکی و گەرماوە بۆ بکەی ئێستاش هەر لەسەر شێوازی کۆن بە خەدیمی ماوەتەوە یا خۆ دەستکاریت کردووە نۆژەنە کردوتەوە تۆش؟ نا ئێستا بەسە بە خۆی برێن پێشتر خەرێک داهات خۆی دەشوشت بەس ئێستا لە بۆ ژیان تەتەور بووە ساونەی دەوێ بخاری دەوێ ئەمەش لەگەر زروف پێشکەتینە بخارماندانە ساونایە ینی احتیمامان پێدایە هەندێک شتەیە گۆڕانکاری دەوێت خەرێک لەو مەساج و لەو شتێ لە خۆشتنی نا ئێستا ئەلحەمدولیلا هەموارێک هەموو شتی خۆی هەیە پێویستی بەوەی نییە بەس ئێستا لە بۆ ساونە و گەرمیەکەی دێ. ڕاستە لە ناوانێ لە چەند ژوور پێگاتۆ ئەتوانی باسێکیەوەم بۆ بکەیت؟ بە خودای ئەمە تقریبان قاعەیە گەورەیە قاعەیەکی گەورەیە
بەس چەند ژوورێکمان هەیە 8 ژوورمان هەیە تایبەتە بەس ئەویت کە زیاتر ساونە و قاعچی گەورەیە زۆر سپاس دەکەین سەرچاوم، زۆر خۆشحاڵ بووین سپاس دەکەم. سەرچاوم.